لە ساڵی 1942 حاجی ئەحمەد بێک محەممەد ئەحمەدی کە بازرگانێکی کوردی فەیلی و کەسێکی دیاری شاری بەغداد بووە بڕیار دەدات حوسەینیەک بە ناوی حوسەینی ئەحمەدی دروست بکات. دوای بنیاتنانی حوسەینیەکە حاجی ئەحمەد بەشێک لە مڵک و ماڵی خۆی بۆ بەڕێوەبردننی تەرخان دەکات و کەسێک بۆ وانەوتنەوە و بەرنوێژیکردن دادەمەزرێنێت و مانگانەش موچەیەکی بۆ دەبرێتەوە. ئەو حوسەینیە بووە شوێنێک بۆ ئەنجامدانی پرسە و ڕێو ڕەسمە ئاینیەکان و نوێژی بە کۆمەڵ و گردبوونەوەی کوردانی فەیلی. هەرچەندە ڕژێمی پێشوو چەند جارێک هەوڵی داخستنیدا، بەڵام لەلایەن خانەوادەی حاجی ئەحمەدەوە توانرا ڕێگریان لێ بکرێت و بەکراوەی بهێڵرێتەوە و تاکو ئەمڕۆژ بەردەوامن لە خزمەتکردنی خەڵکی تێدا. ئەمەش ئەوە دەگەێنێت سەرڕای ئەو ئاوارەبوون و ستەم و نادادپەروەریەی کە لە دژیان ئەنجام دراوە. کوردانی فەیلی دەستێکی باڵایان هەبووە لە بنیاتنانی دامەزراوە ئاینی و پەروەردەیەکان و پێگەیاندنی نەوەیەکی ڕۆشنبیر.